بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان، ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. آمين. برایانی بەڕێز و خۆشەویست، خۆشحاڵم کە لە حەڵقەیەکی تر بە خزمەتتان دەگەمەوە لە دەرسەکانمان تەزکیەی نەفس، و خوای پەروەردگار تەبارەک و تەعالە ئەو دەرسانە بخاتە تەرازووی حەسەناتمان و تەرازووی چاکەکانمانی پێ قوڕسکە و بیکاتە توێشووی ڕوحەکانمان کە هەر بە ناوی توێشوشە. برا خۆشەویستەکانی خۆم، لە حەڵقەی ڕابردوو لە دەرسی ڕابردوو گەیشتینە گوتمان سێ جۆرە دڵ هەن: دڵی سەحیح و دڵی مردوو و دڵی نەخۆش. باسی دڵی زیندوومان کرد، یان دڵی سەلیممان کرد کە هیچ نەخۆشیەکی نییە، چۆن کابرا دەچێتە مختەبەرێکی فەحسی خۆی دەکاتێتەوە ڕووی گەشت دەبێت، دەڵێ ئەلحەمدوللا هیچ نەخۆشیەکم نین. دڵی ئینسانیش بە لادان لە مەنهەجی خوای پەروەردگار تووشی نەخۆشی دەبێت. ڕاستە لەوانەیە لە فەحسی مختەبەری دەرنەچێتن، بەڵام لە فەحسی ئیلاهی هەموو ئەو نەخۆشی و ئەو دەردانەی کە تووشی دێن هەمووی دەردەچن و هەمووش حیسابی لەسەرە، هەمووش حیسابی لەسەرە. یانەوەتە پاداشت وەردەگریەوە، یان سزا دەدرێ گەر خوا عەفوت نەکا، خوای گەورە عەفومان بکە هەموو لایەکمان. یەک شت ما بوو خۆشەویستانی خۆم لەسەر قەلبی سەحیح یان قەلبی سەلیم کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە ئیشارەی پێ کردووە. ئینسان کاتێک ئەو دڵێکی سەلیم دەبێ و دڵێکی سەحیح دەبێ کە پێش ئەمری خوا و پێغەمبەری خوا نەکەوێتەوە، پێش ئەمری خوا و پێغەمبەری خوا نەکەوێتەوە، ملتەزیم بێ، ملزەم بێ بەچی؟ بە قورئان و سونەتی پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وەسەلام. بۆ چونکە کابرا کە مسلمانات و مسلمانی خوای گەورە تەبارەک و تەعالە بەرنامەی ژیانی بۆ داناوی، پێی وە پابەست بە کاک. گەلێک زار دەڵێم ئینسان تەماشە دەکەی گچکەترین شت دەکڕی لە بازار، کەس زۆر وەچ کابرای گوتی بێ ئەرزشە، قیمەتێکی وای نییە، بەڵام کە تەلۆکی خۆی دەگەڵدایە، بۆی کە ئینسان بزانێت چۆن ئیستفادەی لێ دەکاتن. معقول نییە ئەو ئینسانە کە گرانبەهاترین دروست کراوە لەسەر ڕووی زەوی، لە هەموو شتێکی ئەتوانم بڵێ وردەکاری زیاتری تێدا کردم، معقولە کە تەلۆکی خۆی دەگەڵدانە بێتن؟ کە تەلۆکی ئینسان ئەو بەرنامەیە کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە بۆی ناردووین بە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. هەر کەسێکیش تەماشەکەن. ئێستا بۆ نمونە ئەو سۆبایە، سۆبای نەوت، کە سۆبای نەوت کە تەلۆکەکەت پێ دەڵێت چۆن ئیستیعمالی دەکەی، پێچەوانەی کە تەلۆکەکە بکە ئیش ناکات، گەرماییەکەت ناداتێ، لە جیاتی لەبەری بحەسەیەوە پێیوە ماندوو دەبی. ئینسانی شوایە خۆشەویستانی خۆم کە لەو کەتەلۆکەی لادا، لەو بەرنامەی لادا کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە بۆی داناوە، لە جیاتی ئینسانێکی بە سوود و بە کەلک و بە قازانج بێ، ئینسانێک دەبێت کە خەڵک، حەیوانات، دار و بەردیش لە بەردەستی ناڵە ناڵیانە. لەبەرەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە وەصفی ئینسانی ئیماندار و ئینسانی کافر دەکا کە دەمرن، دەفەرمێ مستەریح ئەو مستەراح من، دەڵێ ئینسان کە لە دنیا چۆ دەریان ئیسراحەت دەکا یان خەڵک لە بەردەستی ئیسراحەت دەکات. یا ڕەبی خوایە لەوانە بین کە ئیسراحەت دەکەین، یا ڕەب العالەمین لەوانە نەبین کە خەڵک لە بەردەستمان ئیسراحەت کاتن. یعنی ئەو کەسەی کە زاڵم و ستەمکار و ئەو کەسەی کە
بە گوێرەی ئەو کەتەلۆکەی کە خوای پەروەردگار کە بەرنامەی ژیانمانە بۆی ناردوین ئیش ناکە، تەماشا دەکەی هەرچی کە خەسڵەت و هەرچی کە سیفەتی خراپە لەو ئینسانەیدا کۆ دەبێتەوە کە ئێستا دێنە سەری. خوای پەروەردگار تەبارەک و تەعالا لە سوورەتی حوجورات ئایەتی یەکەم دەفەرمێ: یا ئەیها الذین آمنوا، ئەی ئەوانەی کە ئیمانتان هێناوە، لا تقدموا بين يدي الله ورسوله، وەکو بڵێ پێش حکمی خوا و پێغەمبەری خوا مەکەونەوە لە هەر شتێکە، ئەوەیە بزانن داخوا حکمی خوا و پێغەمبەری خوا چێ لەو قەزیە. ما كان لمؤمن ولا مؤمنة إذا قضى الله ورسوله أمرا أن يكون لهم الخيرة من أمرهم. يعني كاتك حكمي خوا و پێغەمبەری خوات زانی ناکرێ ئەتۆ پێش حکمی وان بکەوی و حکمی وان وەلادەی و هەوا و ئارەزوو نەفسی خۆت ئەو بکەی. ئەو دڵت دڵی سەلیمە کە پێش حکمی خوا و پێغەمبەری خوا ناکەوێتەوە، ملتەزیمە بە ئەمر و فەرمانەکانی خوا و پێغەمبەری خوا. برا شیرنەکانی خۆم، هیچ مبەڕیرێکمان نییە بۆی کە لە شەریعەتی خوا لادەی، هیچ مبەڕیرێکمان نییە بۆ چکە خوای گەورە ئەو شەریعەتی کە ناردووە دەزانێت ئەو زروف و زەمانە چی لێ دێ و ئەوەی کە هێشتاش نەهاتووەکە ئەمن و تۆ نازانین ئەو دەیزانیت. شریعەتێکی ناردووە پڕ بە پیستی ئێمە لەگەڵ هەموو زروف و زەمانێکیدا دەگونجێتن. ئەوجا بینە سەر قەلبی دووەم، دڵی مردوو. برا بەڕێزەکانی خۆم، دڵی مردوو ڕاست پێچەوانەی کەوە پێچەوانەی دڵی زیندوو یان دڵی سەحیح یان دڵی سەلیم. دڵی مردوو ئەو دڵەیە کە حیساب بۆ خوا ناکە، حیساب بۆ پێغەمبەر ناکە عەلەیهی سەڵات وەسەلام، حیساب بۆ حەڵاڵ ناکە، حیساب بۆ حەرام ناکە، باوەڕی بە زیندوو بوونەوە نییە، باوەڕی بە مردن نییە، باوەڕی بە بەهەشت نییە، باوەڕی بە جەهەنەم نییە. ئەدی یەک شت لای وی مەبەستە، بەس بۆ حەز و ئارەزوەکانی خۆی دەژیێتن. هەر شتێک لەگەڵ حەز و ئارەزوەکانیدا تێک بکاتەوە دەیکاتن، گوێی لێ نییە ئەوە حەڵاڵە حەرامە، خەڵک چ دەڵێت چ ناڵێت. لەبەرەوە ئەو ئینسانە دڵی کۆتایی پێ هاتووەکو خوای پەروەردگار تەبارەک و تەعالا کە باسی ئەو دڵانە دەکا، دەفەرمێ کەلا بەل ڕانە عەلا قولوبهم. و دڵی ئینسان بە چەند قۆناغدا تێدەپەڕێ. کەلیمەی ڕان واتە هەندی گوناه و تاوان کردوون سپیایەتی تێدا نەماوە، یەک پارچە ڕەشایەتی دایپۆشیوە. بۆ کەلا بەل ڕانە عەلا قولوبهم ما کانوا یەکسیبوون. واستە بەو کردەوانەی کە دەیکا دڵی ڕەش دەبێت یەک پارچە ڕەشایەتی. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ ئینسان ئەگەر گوناهێکی کرد نوقتەیەکی ڕەش لە دڵیدا دروست دەبێت، کردیە دوو دەبێتە دوو، کردیە سێ دەبێتە سێ. ئەوە ئاگاتان لە یەک شت بێتن، ئاگاتان لە یەک شت بێتن. نەچەند وەچی کابرای گوتی ئەمە هەموو جارێ دەڵێم ئەوە مستەڵەحاتانە هەمووی مستەڵەحێکن خوای پەروەردگار تەبارەک و تەعالا لە ڕۆژی دواییدا ئیشیان لەسەر دەکرێتن. مەبەستەوە نییە بڵێ وەڵا ئەو کەسێک کە گوناهبارە دڵی ئی ڕەشە و کەسێک کە چاکەکارە دڵی ئی سپیە. ئەوە بۆ عاقیبەتی دوا ڕۆژە، بۆ دوا ڕۆژە کە دەفەرمێ فڵان کەس دڵی ڕەش بووە. یعنی چی؟ یعنی هیچ حەق و ڕاستیە قبول ناکاتن. یعنی پشتی لە منهەج و بەرنامەی خوا و پێغەمبەری خوا کردووە، پشتی لە چاکە و چاکەکاری کردووە. ئەو جا خوای پەروەردگار تەبارەک و تەعالا باسی ئەو دەکا کە ئینسان گەیشتە و قۆناغی ڕان و هەموو جا قفڵی لێ دەدرێتن. بەل عەلا قولوب ئەقفالها. کو کابرا قفڵەکی لە دەرکەچی بدەی ئەو دەرکە کە قفڵی لێدرا بە کەس ئەکرێتەوە؟ بە کەس ناکرێتەوە. دڵەکانی ئینسانیش بەوەندەی کە خراپە و خراپەکاری و گوناه و تاوان دەکاتن قفڵی لێ دەدرێتن، کۆتایی پێدێت. بەیەک شت چاک دەبێ ئەو قفڵە دەکرێتەوە بەچی؟ کە دوای دەینە سەر چارەسەرەکان بە تەوبە، بە پەشیمان بوونەوە، بە وأتبع السيئة الحسنة تمحوها. هەر گوناهێکت کرد چاکەیەکی بەدوادا بکە بۆی کە ڕەشی کاتەوە. دڵی ئینسان وەکو سەبوڕەی وایە برا بەڕێزەکانی خۆم. سەبوڕە چۆن مامۆستا پێشی ئێستا
تەبەشیر نەماوە بڵێ چۆن ئێستانەکە قەدیم بە تەبەشیری مەسەلەن مامەساشتی بۆ تەڵەبەی دەنووسێگە سەبوڕەکەی پڕ دەکرێت دەبوا ڕەشت کردباوە بۆی بابەتێکی دیکەی لێ تۆمارکەی دڵی ئینسانی شوایە گوناهێکت کە ڕەشی کەوە چاکەیەکی لە جێ بنووسە بۆی ڕەشی کاتەوە ئەو جەبرا بە ڕێزەکانی خۆم تەماشەی شەهەوات و مەلەذاتی خۆی دەکاتن خاوەنی دڵی مردوو لە هەر شوێنێک بۆی ڕێک کەوت لێوێن دەرێ دەلاوەڕێتن شەرم لە کنەوی نامینیتن حەیا لە کنەوی نامینیتن تەماشەکەن بۆ خۆتان هەندێک خەڵک دەبینن هەندێک هەڵس و کەوت دەکەن لەو کەناڵانە ئەتوو بۆ خۆت لەوێنی ئەتوونی بەشدارنی بەڵام لە ماڵی خۆ شەرما لە خۆکەیەوە دڵی چۆن ئەو ئینسان ئەوەندە لە مستەوای ئینسانیەت و بەشەریەت دابەزیوە کە شتە بکەیان ئەو قسە بکەیان ئەو مووقیفە بڵیان ئەو هەڵوێستە بکات یانە ئەو ئافرەتە چۆن ئەوەندە لە مستەوای ئینسانیەت و ئونوسیەتی خۆی دابەزیوە کە بەو شێوە خۆی عەرەزکات بۆ خۆت بەخوا باوەڕ ناکێت کە ئینسانێک ئاوە ئەو هەمووی هۆکارەکەی چییە لادانە لەو منهەجەی کە خوای گەورە بۆ ئینسانی ناردووە ئەو جەبرا بە ڕێزەکانی خۆم ئەو غەیری خوا دەپەرستێتن جاکە دەڵێم غەیری خوا دەپەرستەیان تاغوتێک دەپەرستێ و دەبێتە عەبد و بەندەی تاغوتێک و هەرچی کە پێی بڵێ بۆی جێبەجێ دەکا یان حەز و ئارەزوەکانی خۆی دەپەرستێ یان ئافرەت دەپەرستێ یان ماڵ دەپەرستێ شتێک لەوانە دەکاتە خوا و دەیان پەرستێ ئەوەش هەمووی بۆچیە سوڕانەوە و خولانەوەی بە دەوری بەرژەوەندەکانی خۆیدا گوتمان ئینسانی ئیماندار بە دوای چدا دەخولێتەوە بە دوای ڕەزامەندی خوادا لە پێناو خوا دەیبەخشێ لە پێناو خوا مەنع دەکا لە پێناو خوا خۆشی دەوێت لە پێناو خوا ڕقی لێتی بەسیوی پێچەوانەیە لەبەر بەرژەوەندی خۆ خۆشی دەوێت لەبەر بەرژەوەندی خۆ ڕقی لێتی لەبەر بەرژەوەندی خۆ دەیدا لەبەر بەرژەوەندی خۆ ڕەتی دەکاتەوە هەموو شتەکانی لە چوارچێوەی بەرژەوەندی خۆیەتی یعنی لێرانە ئەو بۆتە میحوەڕ ئەو چەقی میحوەرەکەی هەموو شتەکان لە دەوری خۆیدا دەسوڕێنیتەوە بەڵامی ئینسانی ئیماندار نە هەموو شتەکانی لە پێناو خوان و لەبەر ڕەزامەندی خوان و ئەو وەکو گوتم ڕقی لە فڵان کەسە بۆ ڕقت لێتی وەڵا لە بەرەوەی ڕۆژێکی بە تەنشتە من داتێ پەڕی سەلامی نەکرد کابرا ئاگای لە خۆ نەبووە بۆ نمونە یان داوای شتێکم لێ کرد بەخوا وەڵامی نەدامەوە یعنی هەمووی بەرژەوەندەکانی خۆی ڕەچاو دەکات ئەوە هەمووش لە چۆ سەرچاو دەگرێ برا بە ڕێزەکانی خۆم هەر کاتێک کە ئینسان هەوا و ئارەزووی خۆی لێ بۆ شەریعەت ئەو دڵە بەرەو مردون دەڕوات لەبەرەوە ئینسان ناکرێ بە دوای حەز و ئارەزوەکانی خۆیدا بکەوێتن و بە دوای تێرکردنی ڕغەباتی خۆیدا وێڵ بێتن ئەگەر وابوو ئەو دڵە بەرەو مردووی دەڕوا خوای گەورە تەبارەک و تەعالا موفقمان بکاتن و سەربەرز و سەرفرازمان بکات و ڕزگارمان بکاتن لەو جۆرە کەسانە و لە مەجلیسیان لە مخاڵەتەیان لە ڕەفاقەت و برادەریان ئینشاء الله ئەو جا دەینە سەر دڵی سێیەم دڵی نەخۆش هەر ناوی خۆی لە خۆدایە کە دەڵێن فڵان کەس نەخۆشیانی چییە؟ ها؟ یعنی هێشتا نەمردیە نەی ساغە نەمردووە لە مابەینی هەردووکانە دڵی نەخۆش برا بە ڕێزەکان و خاوەنی دڵی نەخۆش چاکە و حەسەناتی هەن کە گوێی لە قورئان دەبێ گوێی لە خوتبە دەبێ گوێی لە محاضەرە دەبێ گوێی لەوە دەبێ دەگەشێتەوە بەڵام نەخۆشیشە کۆمەڵە نەخۆشیەکیشی هەن نەخۆشیەکانی شەهەوات و شوبوهات و ئەوانە کاتێک کە ئەو فرسەتەشی بۆ دروست دەبێ زەڕ دەکات یعنی نەگەیشتۆتە ئەو قۆناغ و مەرحەلەی ئیمانێکی ئەو تۆی لە ناو دڵ و دەرووندا دروست بێ لە کاتی خەلەوات و لە کاتی کە کەس دیار نییە
خۆ بپارێزێتن لە گوناه و تاوان و سەرپێچی و مەعسیەت. هەر لۆی هەڵکەوێ زەڕێکات، لۆی هەڵکەوێ گوناه و تاوان دەکات، لۆی هەڵکەوێ سەرپێچی دەکات. ئەوەش یەک هۆکاری زۆر گرنگی هەیە، هەرچەندە لێرانە کاتب ڕەحمەتی خوای لێبێ باسی نەکردووە، ئەنی ڕەفیق و برادەرە، برا بەڕێزەکانی خۆ. ئینسان وەکو پێغەمبەر عەلەیهی السەڵاة وەسەلام دەفەرمێ المرء على دين خليله فلينظر أحدكم من يخالف. دەفەرمێ ئینسان لەسەر دینی برادەرەکەی خۆیتی بابزانی برادەرایەتی چێ دەکات. ئەگەر برادەرت برادەری خراپ بوون، ڕەفیقت ڕەفیقی خراپ بوون، واللهی برا بەڕێزەکانی خۆم عاقبەتی توش چا نابێ، عاقبەتی میش چا نابێت. بۆ چکۆت برادەری خراپ ئەگەر مانجێ یەک صفەتی خراپی لێ فێربی، ساڵێ 12 صفەتی خراپت تێدا دروست دەبن. لەوانەیە بڵێ ماوە سادێ و خەڵکە خراپە ئەگەر ڕەفاقەتیان نەکرێت چۆن چا بکرێن؟ ڕەفاقەت و برادەرایەتی جیاوازە لەگەڵ نسحەت و ئامۆژگاری و تەئسیر لەسەر دروستکردن. دروستە ئەتۆ لەگەڵ خەڵکی خراپ بچی مەسەلەن لەگەڵ یان دانیشتی سەلامیان لێ بکەی و نسحەت و ئامۆژگاریان بکەی و ئەوە بکەی، دەستی باوێ سەرشانی دڵی بدەیەوە نسحەتیکەی ئامۆژگاری کە شتێکی مەمدوحە. بەڵام نەبێتە برادەری گیانی بە گیانی ڕوح بە ڕوح و هەموو ڕۆژێ پێکەوە قۆڵت دە قۆڵی دابێ و دەی بانگ دەدرێ کوڕە دەوەرە مەچ و خۆ نوێژەکە هێشتا ها بەلای کەمێ خۆ ناڵێ نوێژێ مەکە. ئەتۆ ئەهلی مزگەوت بووی، ئەهلی مزگەوت بووی، ئەهلی جەماعەت بووی، بانگی دەدا لەبەرەوەی زۆرت خۆش دێ و دڵت نایە بەجێ بێڵی کوڕە دەوەرە کاکە کوڕە دەی دوایە هێشتانەکە سەعاتێک و قسووریان مای دوای بی کە کوڕە خۆ نوێژ تەواو نەبووە، خوا عافوت کاتەنە توش، خۆ دنیا کاول نابی، وەرە باسی پیاسەشی دیکە بکەین بۆ ئێرە هەیە، قەناعەتت پێ دەکات. دەی جاری وادەی لەگەڵەوی هەندێت مەشغوڵ دەکات نوێژەکەش لە دەست دەچێتن، دەی ئەو جارە لە دەست چوو زۆر پێ تەنگاو دەبی، زۆر پێ ناڕحەت دەبی. بەس جاری دووەم ناڕحەتیەکە کەمتر دەبێتەوە، پێم خۆشە بزانن. جاری سێم کەمتر دەبێتەوە، جاری چوارەم کەمتر دەبێتەوە، جاری پێنجەم بە خەیاڵت دانایەتن. ئەسڵەن کە نوێژ دەڕوا ناڕوا هەر تەقەی سەرت دێتن. بۆ چونکە دائیمەن گوناه و تاوان برا خۆشەویستەکانی خۆم بە زۆر دووبارەوە بوون ئینسان دەقی لەسەر دەگرێتن، عادەتی پێوە دەزانێ کە شتێکی طەبیعیە. ئێستا ئەو خۆڕوودکردنەوەی ئەو ئافرەتانە قەدیم هەر ئەو دایکانی کە دەگەڵیاندان تەماشەکە زۆربەی زۆری ئەو ئافرەتانەی کە ڕوت و قوتن، ئەو ئافرەتانەی کە جلوبەرگێکی زۆر عەجایبیان دەبەردایە، ئەمگۆ تەماشە ناکەن ئەو دایکانەمان کە دەگەڵیاندان جوانیان خۆی پۆشتە کردووە، عەبایان دەخۆ وەرگرتووە، یعنی بەس چاویان دیارن، دەستیان دیارن، تەنها زۆر بە حشمەت و بە ئەوانە، بۆ چکە و لێ ڕانەهاتووە، تەجروبەی نەکردووە، هەموو دنیای لەسەر تاپۆکەی ناتوانێت بە جلوبەرجی کچەکەی بێتە بازاڕی. ئەی بۆ کچەکەی هەندە بەبێ لای بۆتە شتێکی زۆری ئەعتیادی، هەر تەقەی سەری ئەسڵەن ئەوها خۆی پێ جوانتر و ڕێک و پێکترە. بۆ چکە لێ ڕاهاتووە، دووبارەی کردوتەوە، سێبارەی کردوتەوە، چاربارەی کردوتەوە، پێنجبارەی کردوتەوە، هەزاربارەی کردوتەوە. زۆر ئێستا ئەو لاوی ئەسڵە. ئێستا بڵێ خۆدا پۆشە دەڵێت خوا کو دەبێ من بەو جلکانە بێمە دەرێ، پێ عەیبەیە. باوەڕتان بێ زۆرێک مەسەلەن جاری وابوو مەسەلەن دەبینی قسەمان لەگەڵیان کردو، هەندێک لەو خوشکانە خوای گەورە هیدایەتیان بدا، دەڵێ بۆ خۆی ماوەسە زۆر قورسە لەسرم بڕیاری لە چک و ئەوانە بدەم، ینی چکە نەم کردووە زۆر قورسە لەسەر دڵم. ئەمری خوا قورسە لەسەر دڵت، ئەی بۆ قورسنێکە پێچەوانەی ئەمری خوایە. کەواتە خۆشەویستانی خۆم گوناه و تاوان بە زۆر دووبارەوە بوون دەبێتە شتێکی ئەعتیادی، یعنی خەڵک بە چاوێکی گوناه و تاوان سەیری ناکا، بە شتێکی پێشکەوتون و مۆدێرن تەماشەی دەکاتن. لەبەرەوەش ئەو دڵە نەخۆشە لەو حاڵەتەیدا، دەبێت دکتۆرێکی چاک پەیدا بێ، ئەو دکتۆرە دەست لەسەر نەخۆشیەکان دانێ، بەڵام دەبێ علاماتەکان دیاری بکرێن، کوو بزانین دڵەکانمان نەخۆشن. ئەو بۆ دەرسی داهات و ئیشاڵە گەر خوای گەورە تەمان باقی بکە، علامات مەرض القلب وصحته، نیشانە و علامەتەکانی نەخۆشی دڵ و ساغی دڵ. کوو بزانم ئەمن ئەو دڵی من نەخۆش نییە، وەکوو بزانم کە نەخۆشە،
هەندێک علامەت و نیشانە هەن ئینشاڵڵا باسییان دەکەین بۆی کە گەر دڵەکانمان ئینشاءڵڵا صحیحن و سەلیمن و نەخۆش نین سوزدەی شکر دەبین و سوپاس و ستایشی خوا دەکەین. ئەگەر نەخۆشیش بوون هەر کەسەکەمان باس ناکە بڵین فلان و فیسان ئەمن علامەتەکان دەڵێم جاگە دەبن دامەوجود بن چوومەوە لە مابینی خۆم و خوای خۆم تۆبە دەکەم و پەشیمان دەبمەوە و چارەسەریشی بۆ دادنێن ئینشاءڵڵا. خوای گەورە تەبارەک و تەعالا بە گەورەی و عەزەمەتی خۆی دڵەکانمان سەلیم کە، دڵەکانمان ساغ و بێخەوشکە و دڵەکانمان پڕ نووری ئیمان کاتن و ئەو دڵانەی کە پڕن لە نووری ئیمان دوورن لە هەموو نەخۆشی و ناڕەحەتیەک. والسلام عليكم ورحمة الله وبركاته.